دارەکانی خۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئاسیا و لە کۆمەڵەیە کەم گەڕی چوارەم لە سەر ئێرگای خەلیفە لە شاری دەوحەی پایتەختی قەتەر شورتەی تاکە نوێنەری عێراق ڕوبەڕووی ئەهلی سعودی بوویەوە. لە ئێرەکەدا کوڕە سەوزپۆشەکانی شۆرتە ئەستێکی بەرزیان پێشکەش کرد و زۆرترین مەترسیان خستە سەر گۆڵیانە سعودیەکە. لە خولێکی چواردەش لە لێدانێکی گۆشە و بەرزکردنەوەیکی جوان عەلی فایز سەعەد ناتق بەسەر گۆڵی یەکەمی شۆرتەی تۆمار کرد. لە نیوەی دۆمیشدا یعنی عەلی هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا و لە خولێکی 56 محەممەد مەچحەد بە جوڵە جوانەکانی و لێدانە بەهێزەکەی ئەنجامەکەی بۆ ئەهلی جددا یەکسان کردەوە. شورتا سوور بوو لەسەر سەرکەوتن لە یارەکە و هەر بۆیە لە خولێکی 65 مازن فەیاز توانی گۆڵی دووەم و پێشکەوتنی کوڕانی بەغدا تۆمار بکات. لە یارەکەشدا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک شورتا براوە بوون. یعنی شورتا بەم سەرکەوتنە هەلێکی باشی گەشتنی با قۆنەغی داهاتوو بۆ ڕەخسە. ئەهلیش لە پێشەنگی کۆمەڵەیەکەم مایەوە بە 6 خاڵ و شورتەش بە 4 خاڵەوە هاتە خانی دووەم و با سەرکەوتنی لە یاری داهاتووی بەرامبەر ئیستیقلال تاران ڕاستەوخۆ دەگاتە قۆناغی 16ی خولیانە پاڵەوانەکانی ئاسیا.